أبي برسي راوسيل قال ميفاني خبرز دكتور همداد فيصل بسبوري ياسا بترولي بأوكي راس القال من نازل قالوي بزانم كا افنها ورسي ياسا داناني لبرلمانتوي دي دسبيكاتو هاول جبو اكينا كو ياسا بترول غازي بتدر خستن برس دكتور همداد افدما باش بيتن بهم خوشا بزانم كا الجوري بيجين خبراها وازمونها هوا بيوستا حكومتها هرما كرساني بچه اوه کی معاملات گلوی بکتن یا صاحب چه اوه کی بتنویساندن ام کاتی برستان و بینراتان باش زور سپاس بو ام میوانداریا هەڵبەتە من پێشتر دەموت عراق یاساینەوت و گازی نەبێت باشترە بۆ هەرێمی کوردستان و ئەوەش بە حەقیقی ئیسپات ببوو تا ئەو کاتێکەوە دادگای ئیتیحادی قەراری لەبارەی نادەستوریەتی یاساینەوت و گازی هەرێمی کوردستان ژمارە 22 ساڵی 2007 دەرکرد و بە دواشیدا قەراری محکەمەی تەحکیمی پاریس سەبارەت بە یەکلاییکردنەوەی ئەو ناکۆچێکەوە حکوومەتی عراق لەگەر تووچەی هەبوو سەبارەت بە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان کە لە ئێستا داوەستاوە تا پێش ئەم مەراحلانە عراق نەبوونی یاساینەوت و گاز لە عراق لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بوو و بینیشمان بە فعلی بەو پێی هەرێمی کوردستان دەسەڵاتێکی تەواوی هەبوو بەسەر سێکتەری نەوت و گازی خۆیەوە پێت وایە لە قۆناغیدا توشدا نەبوونی یاساینەوت و غاز بۆ حکوومەتی هەرێمی کوردستان باشترە لە هەبوونی؟ یعنی ئێستاش لەو قەناعەتە دەی؟ ئەگەر مەجال دابات تەواوم دەکرد بەڵام ئێستا دۆخێکی ترە وەکو ئاگدارین کەوا هەرێمی کوردستان لە تەعاملکردن لەم سێکتەرە لە داخرانێکدایە بۆ ئەوەی بکرێتەوە بۆ ئەوەی دەسەڵاتەکانی بۆ بگەڕێتەوە ئەگەر هەمان ئەو دەسەڵاتانی پێشووتریش نەبێت بەشێکیان بێت لە ئێستا زۆر زەرورە لە زووترین کاتە هەرێمی کوردستان هەوڵ بدە لەگەر حکوومەتی ئیتیحادیە یاساینەوت و گاز هەبێت چونکە تاکە ڕێگە دەرەچە بۆ ئەوەی هەرێمی کوردستان لەم دۆخی ئێستادا دەرباز بێت بتوانێت تەعامل لەگەر سێکتەری نەوت و گازی خۆی بکاتەوە دەرچوونی یاسایەکە لە حکوومەتی ئیتیحادی بەڵام بەو مەرجەی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانی تیا پارێزراو بێت نەک هەمان ئەو پرۆژە یاسانێکەوە پێشتر لە پەرلەمانی عراق ئامادە کرابوو با بڵین ئەگەر هەمان ئەو پرۆژەیە بێ دیسان دەڵێم دەرنەچوونی باشترە لە دەرچوونی مەبەستی تۆ یاسایەک ئەگە دەربچێت لە بەرژەوەندی حکوومەت هەرێمی کوردستان نەبێتن دەرنەچێت باشترە لەوەی کە لەو وەزعی کە یعنی بڵێن ئێستا باشترە لە کە حکوومەت هەرێمی کوردستان 400,000 بەرمیلی خۆی ڕادەستی سمو دەکات ئەم وەزع باشترە لەوەی کە یاسایەک دەربچێتن کە لە بەرژەوەندی ئێمەدا نەبێت یان بە دڵی حکوومەت هەرێمی کوردستان نەبێتن نە بابەتەکە بەو شێوەنە لە ئێستا یاسایەک ناتوانێت دەربچێت کە 100% بەدڵی هەرێمی کوردستان بێت و بەویستی هەرێمی کوردستان بێت پێویستە لە ئێستادا بابەتەکە با بڵین وین توین بیت هەردووچیان براوە بن هەم حکوومەتی ئیتیحادی هەمیش هەرێمی کوردستان چونکە ئەگەر پرۆژە یاساکانی پێشتر هەمان ئەوەی با بڵێن سەرۆکوەزیرانی عراق کە بەڵێنی داوە بەوەی لە ماوەی 6 مانگی دەست بەکاربوونی یاساینەوت و گاز دەربچێت تا ئێستا دیار نییە کام مەبەستی پرۆژە یاسایە ئەوە ئانی پێشترکەوە ئامادەکرابوون یان پرۆژەیەکی نوێ دەخرێتە بەر دەستی ئەندام پەرلەمانەکان و خوێندنەوەیان لە بۆ دەکرێت تا ئێستا دیارە بەڵام وەکوتم ئەگەر ئەو پرۆژانێکەوە پێشووتر بن بەڕاستی ئەو پرۆژانە فەقەراتی قانونی زۆری تایە ئەگەر مقارنەی پرۆژەکانی پێشتر لەگەر یاساینەوت و گازی هەرێمی کوردستان ژمارە 22 ساڵی 2007 بکەین یاسای خۆمان زۆر باشتر تەنزیمی سێکتەری نەوت و گازی کردووە پژاوەتەوە سەر تەواوی جانبەکانی نەوت و گاز بۆیە ئەو پرۆژانێکەوە پێشترن جۆرێک لە عیبێ ئەگەر وڵاتێکی وەکو عراق کە مێژوێکی دوور و درێژی هەیە لە تەعاملکردن و بەڕێوەبردننی نەوت خاوەنی پرۆژەیەکی لەم بابلین یاسایەکی لەم شێوەیە بێت بڵێ طبعا وەکو پێش ئێستاش ئاماژەمان پێکرد دوو جاری تر هەوڵیان دراوانی ئەوە هەوڵا بووە بۆ دروستکردنی نووسینی بڵێن ڕەشنۆسێک بۆ دەرخستنی یاساینەوت و غاز جارێک لەلایەن حکوومەتە بۆ جارێک لەلایەن لیژنەی نەوت و گازەوە هەردوو جارەکەش هەوڵەکان بڵێن سەری نەگرتووە بەهۆی ناکۆکی سیاسیەوە طبعا پێت وایە ئەم جار هەوڵەکان سەر بگرن ئەبێ سەر بگرن بۆ ئەوی عراق هەم هەرێمی کوردستانیش لەم دۆخە دەربچێت چونکە
دەرچوونی یاسایەک لە ئێستادا زۆر گرینگە، هەم بۆ عێراق گرینگە، هەم بۆ هەرێمی کوردستانیش گرینگە. لە بۆ هەرێمی کوردستان بەو پێی ئینقازی دەکەت لەو دۆخەی، بۆ عێراقیش چکەمە لە بیرمان نەچێت. عێراق کۆمەڵێک معاناتی هەیە، کۆمەڵێک گرفتی زۆر استراتیجی هەیە لە سێکتەری نەوت و گاز. ئەگەر سیر بکەین دۆزینەوەی نەوت و گاز لە وڵاتێکی وەکو عێراق با بڵین دۆزینەوە دەرهێنانی بۆ ساڵی سێکان نەگەڕێتەوە، بەڵام کۆمپانیایەکی ئەوتۆی نییە کە بتوانێت لە نێو دەوڵەتیە هەڵبستێت بە پرۆسەکانی گرێبەستکردن لە ناو خۆیە تەنانەت هەڵبستێت بە ئەنجامدانی گرێبەستی پیشەسازی نەوت و گاز. وڵاتێکی وەکو سعودیە کۆمپانیای ئارامکۆی هەیە کە تەنها لە ساڵی 2021 قازانجەکەی 77 میلیارد دلار بۆ زیاتر بووە لە هەموو داهاتی فرۆشتنی نەوتی عێراق. بۆیە دەرنەچوونی یاسایەک وا دەکات عێراق ئەم کۆمەڵە گرفتانەی هەبێت، وا دەکات لە هەر هەڵبژاردنێکە ئەو کوتلەی کەوا با بڵێن وەزارەتی نەوتی عێراق وەرەگرێت استراتیجێتی خۆی بێختە بواری بەجێکردن، نەک استراتیجەتێکی نیشتیمانی یاخود دوور و درێژ. بە دەرچوونی یاسایەک وا دەکات ئەم وەزارەتە استراتیجێتێکی هەبێت کە بۆ ماوەیەکی زۆر کاری لەسەر بکرێت و گرفتەکان کەوا سێکتەری نەوت و گازی عێراق پێی دەناڵێت چارەسەر بکرێت. ئەگەر سیر بکەین وڵاتێکی وەکو عێراق کە خاوەنی ئەو نەوتە زۆرەیە ئەو یەدەگەیە ساڵانە بای 6 تا 7 میلیارد دلار تەنها بەرهەمە نەوتیەکان هاوردە دەکات لە دەرەوە. بۆیە بە دەرچوونی یاسایەک ئەم گرفتانە چارەسەرە بێت. هێزی مرۆیی عێراق لە بواری بڵێ ببوورە دکتۆر، ئێمە باسمان لە گرفتەکان کرد. ئەگەر وادا بنێن بەڕێستان ئەندامێکی شاندی حکوومەت هەرێمی کوردستانن، پێتان وایەن چۆن یان مامەڵە لەگەڵ ئەم ڕەشنووسە بگرێت، یان پێشنیاز دەکەن مامەڵەکردن لەگەڵ بڵێن سەرچاوەکانی نەوت لە هەرێمی کوردستان و عێراق بە چ شێوازێک بێت، چۆن چ پێشنیازێک دەکەن بە پێی ئەزمموی خۆتان؟ بڵێ زۆر گرینگە وەکوتم هەرێمی کوردستان بتوانێت لە با بڵێن لە دانوستانەکانیە مافەکە دەستوریەکانی خۆی بچەسپێنێت. بەڕاستی ئەبێت چارەسەر بۆ یاخود با بڵێن و وەڵام سیاغی قانونی بۆ هەموو مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانە بێت، چونکە ئێستا لە هەرێمی کوردستان نزیکەی 6 عەقدی نەوتی کراوە، چارەنووسی ئەم عەقدانە چی بەسەردێت، ئەبێ ئەمە یەکلایی بکرێتەوە. ئایا لە دوای کۆتایی هێنانی با بڵێن ئەم عەقدانە ئایا هەرێمی کوردستان دەسەڵاتی نوێکردنەوەی گرێبەستەکانی هەیە لەگەڵ ئەم کۆمپانیانە، یاخود لە ئێستادا هەرێمی کوردستان دەتوانێت لە با بڵێن گرێبەستێکی تر بکات لەگەر کۆمپانیاکانی نەوت و گاز. پێویستە ئەم بابەتانە تەواو لە یاسای نەوت و گاز کە با بڵێن ئەو پرۆژەیەکەوە ئامادە دەکرێت شوێنی بکرێتەوە، چونکە بیرمان نەچێت یعنی ئایا فرۆشتنی نەوت هەرێمی کوردستان ڕۆلی لە چەند دەردەبێت لە فرۆشتنی نەوت، چونکە بیرمان نەچێت ئەگەر ئەو نیزاعی کە هەبوو لە بینی لە نێوان حکوومەتی اتحادی لەگەر با بڵێن تورکیا لەسەر فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان ئەگەر ساڵی 2026 بە عێراق نەیدەتوانێت و داوایە بێتەوە، چونکە ئەو ئیتفاقیەیە کەوا لە نێوان عێراق و تورکیا هەیە سەبارەت بە فرۆشتنی نەوت لە عێراق ساڵی 2025 کۆتایی دێت. ئایا بۆیە پێویستە هەرێمی کوردستان هەموو ئەو مافانە یعنی لە مفاوەزاتەکانی لە دانوستانەکان یەکلای بکاتەوە لەگەر حکوومەتی عێراق داهاتی تر کە لە نەوت وەدەست نەک لە فرۆشتنی نەوت با بڵێن لە ئەنجامی گرێبەستکردن لەگەر کۆمپانیاکان، زەڕیباتی کۆمپانیاکان، بەرپرسیارەتی کۆمەڵایەتی کۆمپانیاکان کە خۆی لە تەخسیسکردنی پارە لە بۆ هەرێمی کوردستان دەبینیتەوە. چارەنووسی ئەم شتانە چی لێ دێت؟ بۆیە هەرێمی کوردستان پێویستە تەواوی ئەو مافانە لەو پرۆژە یاسایی کەوا شوێن نیاز با بڵێن نیاز هەیە بچێت ئامادەی بکەن شوێنی بکاتەوە. مافە دەستوریەکان مادەی 112 بە تایبەتی مادەی 115 کاتێک نیزاعێک هەیە لە بینی لە نێوان حکوومەتی اتحادی و یاسایەک لە حکوومەتی اتحادی لەگەڵ یاسایەک لە هەرێمی کوردستان ئەولەویەت بۆ کام یاسایەک پێویستە ئەم بابەتانە زۆر بەڕوونی بەبێ غامزی وەکو ئەو تەفسیرانەی کە دەکرێت لە بۆ دەستوری یەکلایی بکرێتەوە لەو پرۆژە یاسایەکەوە ئێستا ئامادە دەکرێت. بەڕێز دکتۆر هیمداد فەیسەل بەسپۆری یاسای نەوت سپاس کە لەگەڵمان بوون.